الحمد لله يختص برحمته من يشاء ويصطفي من خلقه ما يريد لا معقب لحكمه ولا راد لقضائه لا يسأل عما يفعل وهم يسألون والصلاة والسلام على سيدنا محمد سيد الأولين والآخرين وإمام المتقين والموحدين وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. مسلمانان ئیمانداران سەلامی خوای گەورەتان لەسەر بێ. زەمان دێت و دەڕوات، کات بە دوای کاتە، ڕۆژ بە دوای ڕۆژە، ساڵ بە دوای ساڵە. هەمووی لە تەمەنی ئینسان کەم ئەبێتەوە. هەندێک لە ئینسانەکان مەشغوڵن لەناو تاوان و مەعسیەتە غەرق بوون، دنیا سەرقاڵی کردوون، ئاوات و مەبەستی زۆریان هەیە بەڵام پێی ناگەن، کات و ساتی ئەجەلیش دیاری کراوە، یەک دەقە و سەعات دوا ناکەوێ. ئەو کەسەی کەوا سەرقاڵە بە دنیا و بە شەهەواتەوە، ئەمە هەم دنیای لە دەست دەرەچێ و هەم قیامەت، چونکە کاتێکی زانی مردن یەقێ ئەگرێ خەسیرە دنیا والآخرە دەبێ. وەک چۆن هاتە دنیاوە بەڕووتی ئاوا بەڕووتی ئەگەڕێتەوە. خوای تەبارەک وتەعالا فەرمێت: وَلَقَدْ جِئْتُمُونَا فُرَادَى كَمَا خَلَقْنَاكُمْ أَوَّلَ مَرَّةٍ وَتَرَكْتُم مَّا خَوَّلْنَاكُمْ وَرَاءَ ظُهُورِكُمْ. وەک چۆن یەکەم جار ئێوەمان دروست کرد، ئێوەمان خەلق کرد، ئێوەمان هێناوە وجودەوە، ئاوا هاتنە دنیاوە، ئاوای دنیاتان بەجێهێشت و بەجێ هێڵن و نیعمەت و بەرەکاتێک پێماندان قەدریتان نەزانی، هەموویتان بەجێهێشت و ئەمڕۆ هیچ شتێک لەوانە تکا و شەفاعەتیان قبوڵ ناکرێت. ئازیزان و خۆشەویستان، مەوسیم و کاتە پیرۆزەکان زۆرن، بە دوای یەکادێن، تەواو نابن، فرسەی عومرن بۆ ئینسانی ئیماندار و مسڵمان، بۆ ئەوەی توێشوی پڕکە، دنیا سەرقاڵی نەکە، سەرگەردان و بەدبەخت نەبێ، بۆ ئەوەی کەوا بە ڕووسوری و عیزەتەوە بگەڕێتە حوزوری پەروەردگار. خوای تەبارەک وتەعالا لوتفی لەگەڵ ئوممەتا زۆر کردووە، کاتە پیرۆزەکانی زۆر داناوە، مەوسیمەکان، شوێنە پیرۆزەکان هەمووی ئەجر و پاداش تایە، چەندین قاتە دووبارە دەبێتەوە بۆ ئەوەی من و تۆی مسڵمان بەسەر بەرزی و بە عیزەت بگەڕێنەوە. مانگی محەڕەمی پیرۆزیش یەکێکە لەو کاتە پیرۆزانە، یەکێکە لەو کاتە مبارەکانە کە خوای تەبارەک وتەعالا داوێتی بە ئومەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم. مەوسیمی ڕەحمەتە، کاتی ڕەحمات و بەرەکاتە، یەکێکە لەو کاتانەی کەوا نیعمەتی خوا، بەرەکاتی خوا تایە بەردەوامە. ئەگەر ئینسانی مسڵمان بەختدار بێ و عیبادەت بکە، کاری چاکەی تیا بکە و بەردەوام بێ لەسەر کاری چاکە بە ئاکار و بە گوتاری، ئەوە ئەگەر قەترەیەکی لەو ڕەحمەتی خوای بەرکەوێ بۆ ئەبەدی ئەبێتە ئەهلی بەختەوەری و سەعادەت، هەرگیز بەدبەخت نابێ. شهر الحرام مبارك ميمون والصوم فيه مضاعف مسنون وثواب صيامه لوجه إلهه في الخلد عند مليكه مخزون. مانگی محەڕەمی پیرۆز مانگێکی پەسەندکرا و مبارەکە، ڕۆژوو تایە سونەتە، کارە چاکەکان تایە سونەتە و مستەحەبە، پاداشتی زۆر گەورەی تایە لای خوای تەبارەک وتەعالا بۆت خەزم کراوە، بۆت داری کراوە. لە دوای مانگی ڕەمەزانی پیرۆز، گەورەترین مانگێک کە پیرۆز بێ، مبارەک بێ بۆ کردەوەی چاک، بە تایبەت بۆ ڕۆژوگرتن، مانگی محەڕەمی پیرۆزە کە سەرەتای ساڵی هیجرەتی ڕەسوول اللهە، ساڵی کۆچی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. حديثك صحيح كإمام نسائي تخريجي كردوه وغير أو لأبي زر غفارية ورزا رحمة إخوان السربية. أبي زر فما سألت النبي صلى الله عليه وسلم أي الليل خير يا رسول الله وأي الأشهر أفضل؟ فقال خير الليل جوفه وأفضل الأشهر شهر الله الذي تدعونه المحرم. حضرت أبا زر فرمي پیغمبر پرسی يا رسول الله چ شەوێک زۆر خێرە بۆ عیبادەت و چاکە؟ کاتەکانی شەو، ساتەکانی شەو. فەرمووی نیوەی شەو
كاتي سحور كاتي شونيوش قيام الليل أو كاتي عبادته كاتي مناجاته كاتي دعاية فرمي أي مانجيك بو عبادة زور باشا وشاكا لدواي مانجي رمضاني بيروز فرمي مانجي محرم ما أو مانجي كبيو بيلا محرم شهر الله يعني بشهر الله ناوي بردوها شهر الله أو مانجي إيوه بيلا مانجي محرم مانجا قدغا كراوكان كيجيك لو مانجانا يا اخوي تبارك وتعالى فرمت لباري دوان صالوا منها 4 حرم ذلك الدين القيم فلا تظلموا فيهن أنفسكم فرمت مانجا قدغا كراوكان أو مانجا بيروزانا لدوان زماني سالات شواريان أما ديني خوايا وبيامي پروردگارا أم شوارا قدغا كراون نابي ظلمي تيابكنا نفسي خوتان لكاتك أخوان فرمي لنفسي خوتان يعني بو غيري خوتان أو ظلمك زور قولترا ظلم وستم وخيانة لهم كاتك قناه وتاوانا بلام لم شوار معنا تاوانا كمضاعفة چندين جار إنسان قناه باربي وتاوان باربي عزيزان وخوشويستان بوي لما مانقانا مانقا محرمة كان كمانقي محرمة كلو مانقانا بيويست إنسان زور صبري هيا زور آرامي هبي زیاتر خۆی پارێزێ نەسڵم لە خۆی بکە نە لە ئەهل و ماڵ و منداڵی نە لە جیران و دراوسێی نە لە چوار دەوری زوڵم چییە ستەم چییە ستەم هەرەوە نیە بیکوژی ستەم هەرەوە نیە دەست دێژگێتە سەری کاتێک کە تۆ قسەت پێ وتەمە ستەمە غەیبەتت کرد ستەمە باست کرد ستەمە درۆت بۆ کرد ستەمە مەرحەبایت نەکرد ستەمە قسەت لەگەڵا دابڕی ستەمە لە خۆیشت و لە چوار دەوریشت بۆیە ئاگامان لە ستەمەکان بێ خوا فەرمێت ئاگادار بن ستەم لە یەکتری مەکەن لەم 4 مانگە محەڕەمە یعنی زۆر تاوانەکەی گەورەتە شیددەترە ئەینا ستەم و زوڵم و خیانەت لە هەموو کاتێکا گوناه و تاوانە و هەروەها ڕۆژوگرتن تایە وەک ئەرزم کردن چۆن خوا فەرمێت ئێوە زوڵم مەکەن لە خۆتان ئاوایش عیبادەت و کاری چاکە لە مانگە قەدەغکراوەکانە بە تایبەت محەڕەم مضاعفة إنسان خيري زورقا پیغمبری خوا صلى الله عليه وسلم أفرميت أفضل الصيام بعد رمضان شهر الله المحرم وأفضل الصلاة بعد الفريضة صلاة الليل رواه مسلم أفرميت پیغمبری خوا صلى الله عليه وسلم گەورەترین ڕۆژوو خێردارترین ڕۆژوو باشترین ڕۆژوو لە ڕووی سەواب و چاکەوە کە لای خوا ئینسان پلەی بەرز کاتەوە لە دوای ڕۆژووی مانگی ڕەمەزان ڕۆژووی مانگی محەڕەمی پیرۆزە و باشترین نوێژێک لە دوای نوێژە فەرزەکان شەو نوێژە بۆیە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم تۆی مسلمان و ئیماندار ئەگەر ئەتەوێ خوا لە خۆت ڕازیکەی ئەگەر ئەتەوێ بەڕاستی بڕۆیتە بەهەشتەوە بە سەلامەتی بە دڵی سافەوە بە عیززەت و سەربەرزیەوە ئەوە سەلام لە خەڵکی بکە بیناسی و نەیناسی نان بە خەڵکی بدە بیناسی و نەیناسی شەو نوێژ بکە لە کاتێکا خەڵکی لە غەفڵەتان تۆ لە مناجاتە و دوعا بکە ئەمە باشترین نوێژە لە دوای نوێژە فەرزەکان و هەروەها ئەو شتەی ترکەوە متعلقە و بەسراوە بە مانگی محەڕەمی پیرۆزەوە ئاشورایە ڕۆژی دێمی مانگی محەڕەمە کە ڕۆژی نەسرەتی موسڵمانانە ڕۆژی نەسلەتی پێغەمبەرانە زۆرێک لە پێغەمبەران خوای تەبارەک وتەعالا لە ڕۆژی دەی محەڕەمە ڕۆژی ئاشورا خوا سەری خستن بەسەر نەیار و ناحەز و دوژمنانە لەوانە حەزەتی موسا سەلامی خوای لەسەر بێ خۆی و قەومەکەی خوای تەبارەک وتەعالا سەری خست بەسەر فیرعەونە بەسەر دار و دەستەی فیرعەونە بەسەر ئەتباعی فیرعەونە ئەو ئینتیسارە لا یەزال و بەردەوام مسلمانان پێویستە شانازی پێوە بکەن چونکە پێغەمبەر شانازی پێوە کردووە پێغەمبەر فەرمیەتی ئێمە لە جوولەکە ئەولاترین بە موسا ئەوان چۆن لە شوکرانە بژێری خوا بە ڕۆژووە بن ئێمەش ئەبێ بە ڕۆژوو بین ڕۆژووی دەیەمی مانگی محەڕەم ڕۆژی عاشورا خێرێکی زۆر گەورەی تایە حتا پێغەمبەری خوا لە زمانی جاهالەت شاتیایە بە ڕۆژوو بووە هاتە مەدینەش هەتیایە بە ڕۆژوو بەڵام لە مەکە ئەمری نەکرد سەحابەکان بە ڕۆژوو بن بەڵام لە مەدینە یەکەم جار فەرمی سەحابەکان ئێوەش لە عاشورا بە ڕۆژوو بن بەڵام نەیفەرموو تاسوعا بە ڕۆژوو بن بەڵام دواتر کە زانی جوولەکەش بە ڕۆژوو بن پێغەمبەری خوا لە ساڵی ئەخیری تەمەنی پێغەمبەری خوا فەرمووی خلافن لە بۆ یەهود خالیف اليهود والنصارى
خلافن بۆ یەهود و نەسارا ئێوە تاسوعاش بخەنە سەری ئەگەر من بێنم بە ساڵەتر ئینشاءالله لە تاسوعایشا من بە ڕۆژوە بم شکرانە بژێری بۆ خوا کە موسای برامی سەرخست بەسەر فیرعەون و بەسەر ستەم و دار و دەستەی زاڵمانە. ئازیزان و خۆشەویستان، ڕۆژی عاشورا پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم وصيام يوم عاشوراء أحتسب على الله أن يكفر السنة التي قبله. من روج عاشوراء حسابكم لسرخوا داي أن يمخواي تبارك وتعالى بكات كفارتي يكسال لقناه لتاواني عبد بندكاني پروردگار. روج عاشوراء أو روج بيروزية و پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم بۆ ئەوەی کەوا ئێوە پاداشتان دەستکەوێ مانگی محەڕەم هەر ڕۆژێک تایە بە ڕۆژوو بە خێردارترین ڕۆژی مانگی محەڕەمە لە دوای ڕەمەزان. بەڵام تاسوعا و عاشورا لەبیرتان نەچێت تا پێغەمبەری خوا بە سونەتی قەولی کەوەی فەرموو ڕۆژی عاشورا ئەوە خێرەکەیدی بە فعلیش پێغەمبەری خوا خۆی ڕۆژووی گرتووە. حتا ئیبن عەباس ئەفەرمێ پێغەمبەری خوا چاوەڕێی ڕۆژی عاشورایە کرد لەبەر ئەوەی کەوا ئەجر و پاداشی دەستکەوێ لە کاتێکا ڕەسوول الله خوا لە گوناهی ئەوەڵ و ئاخری خۆش بووە. بەڵام ئەمە تەشریعە یاسایە بۆ ئومەتەکەی کە چاو لە پێغەمبەر بکەن وەلەکم فی ڕەسوول الله ئوسوەتون حەسەنە. ئەوەی کە ئێوە سەربەرز بێ ئەبێ شوێنکەوتەی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم. پێغەمبەر بە دوای ڕۆژی عاشورا گەڕاوە چاوەڕێی کردووە ئینتیزاری کردووە لە مەدینە ئەمریجی بە سەحابەکان کردووە لە دواتر فەرمی تاسوعاش بگرن خلافەن لە بۆ یەهود. ئەمە گەورەی مانگی عاشورا گەورەی مانگی محەڕەم ڕۆژی عاشورا و هەر ڕۆژی عاشورا ڕۆژێکە کە بەڕاستی کە ڕووداوێکی ناخۆشتایە ڕووی داوە. ئەمڕۆ کە بەڕاستی کۆمەڵێک لە ئەوانەی کە ئیدعای خۆشەویستی ئالوبەیتی پێغەمبەری خواکەن صلی الله عليه وسلم خەڵکی لەسەر ئەکوژن جوێن بە ئەسحابی پێغەمبەری خوادن. ئەمەش معلومە تاریخ شەرمی لە کەس نییە بەڕاستی. حەزەتی حسەینی کوڕی حەزەتی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوایان لەسەر بێ کە جگەرگۆشەی پێغەمبەری خوا بوو لە عاشورا لە دەشتی کەربەلا بە توینەتی سەر بڕا بە زوڵم و بەستەم و بە خیانەت. ئەهلی سونە نەبوو، مسلمانان نەبوون، ئیمانداران نەبوو، عاشقان و ئەویندارانی پێغەمبەر و ئالوبەیت نەبوون. ئەوانەی کەوا حەزەتی حسەینان شەهید کرد ئەوانە بوون کە ئەمڕۆ شینی بۆکەن و هاواری بۆکەن و جوێن بە ئەسحابەکانی پێغەمبەری خوادن و خوێنی مسلمانان حەڵاڵەکەن. ڕۆژی عاشورا ئەو ناخۆشیش تایە بۆ مسلمانان کە ئێمە جەرگمان ژانەکە کە باسی شەهیدکردنی حەزەتی حسەینەکەین چونکە حەزەتی حسەین ئەو زاتە بوو پێغەمبەر دەمی قسە لێوەکانی بۆنی پێوە کرد ئەی فەرموو ڕەیحانەی بەهەشتن سەیدا شەبابی هەلی جەنەتن حەسەن و حسەین ئەولادی منن لەسەر نوێژە لە کاتی نوێژە ئەچوونە بانملی پێغەمبەری خوا سەبری ئەگرت و حورمەتی لێ ئەگرتن مناڵون ئازاری نەدان. پێغەمبەری خوا زۆر خۆشیەویستن بەڵام لە کاتێکە بە زوڵم و بەستەم لە عاشورادا شەهید کران مسلمانان و ئیمانداران و شوێنکەوتوانی پێغەمبەر نەبوون. ئەوانە دەسانێکی پیس بوون کە بەڕاستی بە ناوی ئالوبەیت و حوبی ئالوبەیتەوە ئەمڕۆژ مسلمانان شەهید دەکەن جوێن بە ئەسحابی پێغەمبەری خوا. هەر ئەوانەش بوون حەزەتی حسەینان شەهید کرد. بۆیە ئێمە ئەهلی سونە بۆ ڕۆژە بەڕاستی خەفەتباری ناڕەحەتین. بەڵام لەگەڵ ئەوەیشا ئەڵێن ئەوانەی کە حەزەتی حسەینتان شەهید کردووە ئەمڕۆ دەست کۆتاکەن لە کوشتنی مسلمانان لە جوێندان بە ئەسحابی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. خوای گەورە ڕەحم بە مولایەکمان بکە، خوا عاقبەتمان بەخێر بگێڕێ. یا ڕەبی خوا سەربەرزمان کەی، یا ڕەبی خوا تاعەت و عیبادەتمان لێ قبوڵ کەی. خوا مەوسیمە کاتەکان مەوسیمە پیرۆزەکان کاتە پیرۆزەکان بە نەسیبمان بکەی. یا ڕەبی خوا لێمان قبوڵ کەی، تەوفیقمان بەی بتوانین لەو کاتە زێڕینانە کە فورسەی تەمەنن عیبادەتی زۆر بکەین، کاری چاک زۆر بکەین، هاوکاری هەژار و فەقیران زۆر بکەین، دەستمان لە خێرا هەبێ، دەممان لە خێرا هەبێ. یا ربی خوای لە بەڵاو و باو نەخۆشی و ناخۆشی خۆمان و ماڵ و منداڵ و وڵاتمان پارێزراو کەی، وڵاتمان پڕ لە خێر و خۆشی کەی. یا ربی خوای ئەوەی دۆستمانە دۆستی بی، ئەوەی دوژمنمانە و کاری شەڕی بۆ ئێمە بێ، وڵاتمان وێرانەکە. یا ربی خوای ئەگەر قابلی دادەی دادی دەی، ئەگەر قابلی داد نییە خوایە شەڕ و شۆڕ و فیتنە بەسەر خۆیان بشکێنیتەوە. ئێمە مسلمانان ئیمانداران وڵاتمان لە شەڕ و فیتنەی لادەی. یا ربی خوای لە دەپارڕینەوە بە ئیمان و مان ژێنەمان بنە زیندوومان کەرەوە.
یا ربی خوا شیفای نەخۆشەکانمان بە، عاقبەتی پیرەکانمان بە خێربگێڕە، هیدایەتی گەنجەکانمان بە، وڵاتمان پڕ لە خێر و خۆشیکە، عیزەت و نەسەد بگەڕنەوە مسلمانان بە عیزەتەوە بژین، بە سەربەرزی بژین. یا ربی خوا تەفرەقە و ئاژا و ناکۆکی ناو مسلمانانە مەیەڵە، مسلمانان یەک ڕێز و یەک گیان و یەک دەستکە. یا ربی خوا لە دەپارڕینەوە زاڵم و ستەمکارەگەر شیاوی دادنی عالیا سافلا خۆیان و جێژداچنە ناوبەری. یا ربی خوا کوردستانمان لە هەموو نهامتي ونكبتي وفتنك بارزاوكي. آمين آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين.